سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم سەرەتا با بزانین لە جیهاندا چی دەگوزەرێ. یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا لە دەفەری ڕاپەڕین تۆمار کرا. توشبووەکە سەردانی دەرەوەی نەکردووە. هەر لە عێراقیش کۆی ژمارەی توشبووان گەیشتە 214 کەس. حوسەت و 93 کەسی دیکە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا لە ئیتالیا گیانیان لەدەستدا. 6557 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون. سەرجەم ئەندامانی کابینەی نوێی سلۆڤاکیا بە ماسک و دەستکێشەوە لە بەردەم سەرۆکی وڵات سوێندی یاساییان خوارد. گەنجێکی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی خۆبەخشانە شوێنە گشتی و هەستیارەکانی شارەکە پاک دەکاتەوە و بۆ ئەوەی ڕێگە لە بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا بگرێت. یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا لە شارەدەی سەنگەسەر لە دەڤەری ڕاپەڕین تۆمار کرا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد کە لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراواندا توشبوویەکی نوێی ناحیەی سەنگەسەر لە دەڤەری ڕاپەڕین دەستنیشان کرا. بە گوێرەی ڕاگەیاندراوەکەی وەزارەتی تەندروستی توشبووەکە کوڕێکی تەمەن 37 ساڵانە و کارمەندی بەنزینخانەیەکە و هیچ گەشتێکی دەرەوەی وڵاتی نەکردووە. بەم حاڵەتە نوێیە ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 48 کەس کە لە نێویانیاندا کەسێک گیانی لەدەستداوە و 13 دیکەش چاک بوونەتەوە. سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان لە پەیامێکدا داوا لە هاوڵاتیان دەکات لە ماڵەکانیان بمێننەوە و دەڵێ هەر بەرکەوتن و یەکتربینینێک ئەگەری توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا زیاد دەکات. وەزیری تەندروستی دەژڵێ بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا لە قۆناغێکی مەترسیداردایە. پابەندبوون بە ڕێنماییەکان کوردستانمان دەپارێزێت. هاوڵاتیانی بەڕێزت خۆشەویست، جەژنتان پیرۆز بێت، جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی لە هەمولایەکتان پیرۆز بێت. هیوادارین ئەم نەورۆزە ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکەن، پابەندی ئامۆژگاریە تەندروستیەکان بن لە بەرژەوەندی خۆتانە، ماڵ و منداڵتان لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. مانەوەتان لە ماڵ ئەرکێکی نیشتیمانیە. بەریەککەوتن لە کاتی ئێستادا نزیکبوونەوە لە یەکتر کارێکی ترسناکە. تکاتان لێ دەکەین سەردانەکانتان، میێوەنداریەکان و دەرچوونتان بۆ سەیرانگاکان شتێکی خراپە، تکا دەکەین ڕای بگرن بە ئەم نەورۆزەمان لە ماڵەوە بێت. دەستسوستن و زوو پابەندبوون بە ئامۆژگاریەکان کارێکی گرنگە بۆ کاری پێویست بۆ زانیاری سنتەری زانیاری و فریاگوزاری کۆڕۆنا ژمارە 122 لێبدا. بەڕێزان، هەموو لایەکتان دەزانن ئێستا دنیا لە ڕۆژی کۆڕۆنەدا چۆنە، چەند ترسناکێکی گەورەیە کاتێک لە کۆنتترۆل دەربچێت. ڕجا دەکەین، تکا دەکەین، هیوادارین هەمووتان پاڵپش بن بۆی لە کۆنتترۆل دەرنەچێت. مەترسی ئەم ڤایرۆسە ئێستا ڤایرۆسێکی ناوخۆیە، تەنها ڤایرۆسی گەشتیار و ئەو کەسانە نییە کە لە کەرنتین بێترسناکیان هەبێ. ڤایرۆسەکە لە کەسێک بۆ کەسێکتر دەگوازێتەوە. ئێستا ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی ناوخۆیە و هەموو کەسێک دەتوانین بە گومان لێکراو دامدرێن کاتێک ئاگای لە خۆ نەبێت. بێگومان ئەمە قۆناغێکی نوێیە کە وەکو وەزیری تەندروستیش ئاماژەی پێکرد. توشبوونی کەسێک کە سەردانی دەرەوەی نەکرد بێ و تەنها لە بەنزینخانێک ئیشی کرد بێ، دیارە ئەو کەسە لە ڕێی کەسێکی تری توشبووە و پاژماوەی ئەو ڤایرەسە لەوانەیە لەسەر ئەو ئامێرە بێت کە بەنزینی پێدەکرێت کە ئەمەش ئێستا تیمەکانی وەزارەتی تەندروستی سەرقاڵن بۆ ئەی بتوانن سەرچاوەکەی بدۆزنەوە. ئەمە پەیامێکی نوێیە، هەروەکو وەزیری تەندروستیش ئاماژەی پێکرد زیاتر ئەبێ پابند بین بەوەی کە لە ماڵەکانمان بمێنینەوە، تەنانەت ئەگەر شوێنی زۆر پێویستیش نەبێ بۆ ئەوەندەش نەینە دەرەوە. ئەو دیاردەیە کە ئێستاش هاوڵاتیان بە پێیان سەردانی یەکتری دەکەن و کۆ دەبنەوە، ئەوەش مەترسیەکی زۆری هەیە و پێویستە هەمومان پێوەی بابند بن. دەگەڕێنەوە سەر هەواڵەکان. 3 کەسی دیکە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا لە عێراق گیانیان لەدەستدا و
21 کەسی دیکەش تووشی کۆڕۆنا بوون. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند کە لە 24 کاتژمێری ڕابردوودا 21 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆڕۆنا لە پارێزگاکانی بەغدا و نەجەف و بەسڕە و موسەنا و سلێمانی تووشی کۆڕۆنا بوون. دوو کەسیش لە بەغدا و کەسێکی دیکەش لە بەسڕە بەهۆی ڤایرەسەکە گیانیان لەدەستداوە. ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنا لە عێراق گەیشتە 214 کەس و 17 کەس گیانیان لەدەستداوە و 51 کەسی دیکەش چاک بوونەتەوە. خۆشەویستان با ئێستا بزانین ئامارەکانی جیهان و کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی بزانین چۆنە. ئێستا لەم کاتێک کە ئێمە ئەم بەرنامەی لێ پێشکەش دەکەین ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنا لە سەر تاپای جیهاندا لە هەڵکشاندایە بە شێوەیە کە ژمارەکە وا خەریکە نزیک ئەبێتەوە لە ژمارەیە کە پێشتر چەندین زانا و چەندین کەسی کە دەیانویست لەم بابەتە قسە بکەن تەسەوری ئەویان نەدەکرد بێتە سەر ئەم ژمارەیە ژمارەیەکی مەترسیدارە کە بەداخەوە ئێمە چەند بەرنمەیەکە کە کۆڤید-19 پێشکەشەکەین هەمیشە ئەو ژمارەیە لە زیاد بوونە. بابزانین ئێستا ژمارەکان گەیشتونەتە چەند. لە جیهاندا ئێستا 297,457 کەس توش بوون لە سەرەتای دروستبوونی ئەم پەتایەوە. بەس لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو 21,910 حاڵەتی نوێ تۆمارکراون. ژمارەی گیان لەدەستان بەرز بۆتەوە بۆ 12,777 کەس. بە هەمان شێوە 94,584 کەس چاک بۆتەوە. ئێمە پێشتر کە لە ڕۆژەکانی بیدایەت کە کۆڤید-19مان پێشکەشەکرد هەمیشە ژمارەی چاک بۆوان زیاتر بوو لە ژمارەی حاڵەتە نوێیەکان. بەڵام وەکو دەبینن ئێستا لە سلایدی پاشی بزانن چەند کەس لە جیهاندا ئەم حاڵەتەی هەیە، یعنی لەم حاڵەتە دەژی واتە ڤایرەسەکەی هەیە کە ئەوی ژمارەکەیان 190,096 کەسە. ئەوانە پیانەوترێ حاڵەتی کارە ئاکتیڤ کەیسز. بەڵام ژمارەی ئەوانەی کە یان بڵین ڕێژەی ئەوانەی کە دۆخیان جێگیرە و تووشی ئەو حاڵەتە بوون 18955 واتە بە 195 ئەو کەیسانە حاڵەتیان جێگیرە. دوێنێ شەو هەر لێرە ئەو ژمارەیە 104 بوو کەواتە حاڵەتە ناجێگیرەکانیش بە شێوەیەک لە شێوەکان ئایا ئیتر ئەمە چێن چۆنن حاڵەتی تریان لەگەڵ بۆ کە توش بووە، بەڵام 105یان کە دەکاتە 9141 کەس حاڵەتیان ناجێگیرە و پێویستیان بە چاودێری چڕتر هەیە. لە هەرێمی کوردستان ژمارەکە بەداخەوە ئەمڕۆ بەرز بووە پاش ئەو حاڵەتە نوێیانی کە وەزارەتی تەندروستی ڕایگەیاند. ئێستا ژمارەکە بۆ بە 48 کەس. خۆشبەختانە 13یان چاک بۆتەوە و تا ئێستا 1 کەس گیانی لەدەستداوە. ئەم ژمارەیە بێگومان هاوکارانم دابەشی دەکەن بەسەر شارەکانە وەکو لەو نەخشەیە دەبینن. لە شاری هەولێر ژمارەکە وەکو خۆی ماوەتەوە 9 حاڵەتمان هەیە کە ئێستا لە نەخۆشخانەی وەزارەتی پێشمەرگە داخل کراون. خۆشبەختانە بارودۆخیان جێگیرە. تا ئێستا کەسیان بە فەرمی ئەنجامی پشکنین پێی نەوتوین کە چاک بوونێتەوە و کەسیشیان گیانیان لەدەست نەداوە. لە شاری سلێمانی بەداخەوە ئەم ڕۆژمارەکە بەرز بۆ گەیشتە 37 کەس و لە نێوانیشاندا ئەو گەنجەی کە لە ڕاپەڕین هەیە هەر لەسەر پارێزگای سلێمانی دانراوە. ئەو کەسە کێشەکە ئەوەیە نە سەردانی دەرەوەی کردووە نە کۆنتاکتی هەبوو لەگەڵ کەسێکە کە بە فەرمی توش بوو بێ کەواتە ئەمە لە کۆمەلگا وەریگرتووە. یەک کەس گیانی لەدەستداوە لە سلێمانی و 13 کەسیش چاک بۆتەوە. لە پارێزگای دوهۆک هەر ئەو حاڵەتە هەیە کە پێش 48 کاتژمێر لەمەوە پێش ئاماژەی پێکرا و لەژێر چاودێریدایە. لە پارێزگای هەڵەبجە بە هەمان شێوە یەک حاڵەتمان هەیە و تا ئێستا پشکنینەکان نەیگوتووە کە چاک بۆتەوە. حاڵەتەکە لە عێراق بەرەو پێشوەچوو واتە ژمارەکان زیادی کرد. لە عێراق ئێستا لە هەموو عێراق تۆتەڵی ژمارەکان گەشتە 214 کەس بە حاڵەتەکانی هەرێمی کوردستانیشەوە. لەو ژمارەیە 51 کەسیان چاک بوونەتەوە، بەڵام بەداخەوە ژماری گیان لەدەستدان ئەمڕۆ بەرز بووە بوو بە 17 کەس. ئەمە هەموو داتاکانە کە تایبەت بە هەرێم و بە عێراق. بێگومان ئەم ژمارەیە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە کە ئەمە مایەی ترس و دڵەڕاوچەیە بۆ سەرتاپای مرۆڤایەتی. بۆیە ئێمە هەمیشە پابەند دەبین لە ماڵەکانمان دەمێنینەوە بۆی ئێمە بەشدار نەبین لە زیادکردنی ئەو ژمارەیە لە جیهاندا.
123 کەسی دیکە بەهۆی کۆڕۆناوە لە ئێران گیانیان لەدەستدا. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 966 حاڵەتی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا تۆمارکراوە. بەمەش ژمارەی توشبووان لەو وڵاتە گەیشتۆدا 20610 توشبوو. گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران گوتیشی لە 24 کاتژمێری ڕابردوودا 123 کەسی توشبوو بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە کە کۆی گشتی ئەو کەسانی گیانیان لەدەستداوە گەیشتووەتە 1556 کەس. ئاشکراشی کرد کە 7635 توشبووانی کۆڕۆنا چاک بوون. ئامارە ترسناکەکانی ئیتالیا پێمان دەڵێ 793 کەسی دیکە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی ئیتالیا ڕایگەیاند لە 24 کاتژمێری ڕابردوودا 793 کەسی دیکە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا گیانیان لەدەستدا و ژمارەی گیان لەدەستدان بەهۆی ڤایرەسەکە گەیشتە 4825 کەس. هاوکات لە 24 کاتژمێری ڕابردوودا 6557 کەسی دیکە لە ئیتالیا تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و ژمارەی توشبووان بە ڤایرەسەکە گەیشتە 53578 کەس. دەمانەوێت ئەمڕۆ بە باس لەوە بکەین ئەو کاریگەریانی کە کۆڕۆنا چ لە ڕووی تەندروستیەوە چ لە ڕووی ئەوەی کە واب لێ بکە دۆخێک بۆ هەندێک کەس پەیدا بکە کە بڵێ وەڵام من ئەتوانم بە فلان شێوە چارەسەر بکەم یان من ئەتوانم پێشبینی بکەم یان ئەو ڕێگایانەی کەوای لێ کردووە ئەم ڤایرەسە زیاتر بڵاو بێتەوە و جیاوازی دروست بێ دەمەوێت ئەمە بکەینە بابەتی کەوەی ئەم شەو باسی دەکەین ئەویش لەگەڵ بەڕێز دکتۆر ڕۆژگار حەمید کە پزیشکی دەرمانسازە و لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر ڕۆژگار بەخێربەی سەرسەر و سەرچاو تۆ کەسێکی لە ڕووی نووسینەوە جگە سەرڕایی پسپۆڕیەکەت خوێندنەوەیەکی زۆر جار جیاوازە کردووە لە بۆ بارودۆخەکان بەگشتی و ئەم کۆڤید-19 کە ئێستا هەیە. نووسینەکان سەرنجی ئەمە ڕاکێشا پێمان خۆش بوو کە ئێستا ئێمە لێرە لەسەر ئەو قسان ئەو بابەتانە هەندێک قسە بکەین. سەرەتا دەمەوێت بزانم مرۆڤایەتی ئامادە بوو بۆ جۆرە بەڵایەک جۆرە پەتایەک جۆرە کێشەیەکی وەکو کۆڤید-19. زۆر سپاس طبعاً ئەوەی ئێستا لە بەرچاومانە و ئەوەی کە لە هەواڵەکان دەردەکەوێت ئەوە دەردەخاتن کەوا مرۆڤایەتی بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو بۆ پەتایەکی لەو جۆرە. ئەوەش بە واضحی دەردەکەوێت هەم لە وڵاتانی ئاسیا هەم لە وڵاتانی ئەوروپا هەم لە ئەمریکا. ئەگەر ئێستا تۆ سێری ئەوروپا بکەیت بۆ نمونە لە خودی ئیتیحادی ئەوروپی ئەو تعلیماتانەی حکوومەتی ئەو وڵاتانە دەری دەکەن لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر جیایە. بۆ نمونە بەریتانیا تەقەبولی ئەمری واقعی کرد و بۆرس جۆنسن بە واضحی گوتی ئێمە تەقەبولمان کرد و ئەوەی گرتی ژیا ئەوەی مرد ئێمە متەئەسرین لەو مۆزوع. وتی من ئێمە خۆمان ئامادە دەکەین 350,000 کەسمان لێ ببێ. بالضبط لە ئیتالیا ئێستا حاليا لۆکداونە لە مەرحەلەی پەشیمان بوونەوە لەوە. بەڵێ بالضبط. ئیتر لە ئەڵمانیا ئێستا حاليا لەو مەرحەلەیەکەوە بڕیار بدەن مەکتەبەکان هەموو ڕاوەستی. لە سوید تەنها مەکتەبەکانی قۆناغی سەرەتاییان ڕانەگر و باقی جامیعات و هایسکوڵەکان هەموو ڕاوەستە. لە خودی ئەمریکاش لە خودی ئەمریکا قرارەکان لە ستیتەکەەوە لە بۆ ستاتێکی دیکە دەگۆڕێ. بۆ نمونە لە نیویۆرک ستیت بۆ منعتە جەول بەڵام لە ستیتەکان دیکە ژیان بەردەوامە تەنها ڕێستورانت و کافەیەکانیان قەپات کرد. ئیتر ژێژانێکی زۆر وازح دیارە هەم لە ئەوروپا کە ئێستا بووتە فۆکەڵ پۆینتی ئەو مۆزوعی هەم لە خودی ئەمریکا لەو خەتاوانەی کەوا دۆناڵد ترامپ ڕۆژانە دیدا لەسەر کۆڤید-19 زۆر وازحە. یعنی لە کۆنگرە ڕۆژنامەوانەی کە پێری کردی دەری خستکە گوتی ئەمە سڵاحیت دەدەینە سەرۆکی ویلایەتەکان کە خۆیان تەسەڕوفکەن بۆ دابینکردنی ئامێری ڤێنتیلەیتەر یاخود ئامێری ڕێسپارێتەر بۆ نەخۆشەکان وە لە حاڵەتێکدا ئەگەر نەخۆشخانەکەن ئیستیعابی ئەو هەموو ژمارەی نەخۆشیان نەکرد کە احتیمال لە ڕوو بدات و بەتەواوی بڵاوێتەوە ئێمە نەخۆشخانەی عسکەری ئامادە دەکەین بۆ ئەو مەبەستە. ئەمانەش هەموو ئەمریکاش بەدەر نییە لە وڵاتانی کە پێیانەوە ناڵێن. من حەزم لێ یعنی کۆمەڵێک قسە و ئاخاوتن کە ڕۆژانە لە نێوان هاوڵاتیان دروست دەبوو هەر لە سەرتاوە. بۆ نمونە لە سەرەتاوتیان ئەمە لەبەر ئەوی لە چین سەری هەڵداوە
بە دروستکراوی وڵاتە ڕۆژاوایەکان و بە تایبەتی بە ئەمریکایان ناوهێنا. ئەم قسە و شتانە تۆ وەکو پزیشکێک کە ڕۆژانە لەسەر هەرچەندە ئەو توێژینەوانی کە ئێشتا زۆر زووشن بەڵام خوێندنەوەت هەیە و ئیطلاع دەکەی، ئایا ئەمە بە دروستکراوی بە تەسەوری تۆ دروستکراوە؟ تێڕوانی خۆم ئەو قسانەی ئەسڵ و ئەساسی نییە. نەخۆشی لەو جۆرە بە درێژای مێژوو هەبووە. ئەگەر ئێمە خوێنەوەیەک بۆ مێژوو بکەین و ئەو نەخۆشی پاندیمیکانەت سیر بکەین دەبین هەر لە ساڵی 1600ەکانەوە کەوا تاعون لە ئەوروپای بڵاو بوو نزیکەی 25 میلیۆن کەس مرد کەوا نیوەی دانیشتوانی ئەوروپای بوون تاکو ساڵی 1970 کە سپانیش فلو کە ئینفلۆنزای ئیسپانی براو بۆ نزیکەی 50 میلیۆن کەسی کوشت تەنها لە ئەمریکا نزیکەی میلیۆن کەسی کوشت و هەروەها یعنی بێجگەلەوەی یعنی خودی ڤایرۆس کێشەی ڤایرۆس ئەوەیە کەوا میوتیشن کردداری بازانی زۆر بە ئاسانی تێدا ڕۆژەدا لەبەر ئەوەی تەنها لە یەک شریتی RNA پێکاتەوە یاخود لە DNA پێکاتەوە لە حاڵەتی کۆرۆنای یەک شریتی RNA لە هەر کردارێکی زیادکردنی ئەو ڤایرۆسە احتیمالە هەڵە ڕوو بدە لە کاتی زیاد بنی ئەو هەڵانەش کە پێ دەڵێ میوتیشن 1990 زەرری ڤایرۆسەکە یا سەتایەکی لە قازانجی ڤایرۆسەکەیە ئەو سەتایەکە احتیمالە ببێتە نەخۆشێکی وەکو کۆڤید-19 نەکە لە ڤایرۆسی احتیمالە لە بەکتریاژ ئەو شتە ڕوو بدە ئەو شتە متەوقعە یعنی ئەگەر تەماشای ئینتەرنێت بکەین گوگڵ بکەین تەماشا دەکەینکەوە زۆر کەس شتیوان تەوقع کردبوون بڵ گەیتس لە محاضرەی ساڵی 2015 زۆر بە واضحی تەوقع دەکاتن کە احتیمالە وبا ئەچی بەو شێوەیە لە داهاتوو لە کەواتە من ئەگەر بێمە سەر پێشبینیەکان ئەوە بێگومان کە بڵێ ئەگەر ئەمە یەکێک دروستی کردبێ هاوڕێکم وای دەگۆ دەیگۆ ئەگەر هاتووگە کەسێک ئەم شتەی دروست کردبێ یان دەرهێنەرێکی هەبێ بێگومان کۆتاییەکەشی دەزانێ ئەمە ئەوە ببینە ئەو لاوە ئێستا کە هەموو دنیای گرتەوە کە ئێستا هەردوو باڵەکەی کە بەرامبەر یەکن لە ڕووی سیاسیەوە یان هەر سێویان جەم سەرەکان یان بە هەر شێوەیە کە من حەزم لێ نیە لە بابەتە سیاسیانە قسە بکەم چی ئەکەن ئەوانە ئێستا خەریکی چین ئەو وڵاتانە لە ڕووی بەتایبەتی تۆ کەسێکی دەرمانسازی هیچ گەیشتونەتە هیچ نەتیجەیەک کێشەی لەو مەرحەلەی ئێستا کێشەی ئێران واتە کێشەی ئەمریکا کێشەی سین واتە کێشەی ئەوروپا یعنی ئەو باریەرە سیاسیانە هەمووی کاڵ بوویتەوە بەڕاستی بۆ لە شارێکی بچووکی وەکو لۆس ئەنجلس نزیکەی 4 میلیۆن فارسی تێدا دەژی ئەوانە هەموو خزم و کەس و دۆستیان هەیە لە ئێران هەر یەک حاڵەتی کۆڕۆنا ڤایرۆس لە ئێران بە شێوەی ناڕاستە خۆ تەسیر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکاتن جا ئێستا ئەو قسانە بیداەتیش هەبووکەوە دروست کراوە و سینناریۆی لە پشتە و ئێستا خۆمان بەچوی خۆمان دەبینین هەر لە یابانەوە تاوەکو ئەو پەڕی ڕۆژ ئاوە کەیسی ڤایرۆسی کۆڕۆنا هەیە بەیزنەوەچ کۆنتترۆل نەکراوە شتێکی تریش هەیە ئەگەر ئەمە با گریمانەیەکیش دابنین بڵین ئەمە دروست کراوە هیچ لە ڕێکارەکانی ئێمە ناگۆڕێ ئێمە هەرە بێ خۆمان بپارێزین هیچ شتێک لە بابەتی چارەسەریەکەیان لە بابەتی ڕێڕەوی ڤایرۆسەکە ناگۆڕێ باسی پێشبینیت کرد کەسێکی وەکو بڵ گەیتس کە مەسەلەن پێش 4 ساڵ 5 ساڵ ئەو قسەیە دەکات تۆ لێکدانەوە چیە لەسەر ئەو پێشبینیانە بە تایبەتی ئێستا لەوانەیە هەندێک کەسیش پەیدا بوو بێتن کە بیانەوێت چ بە خەبەری خۆش چ بە ناخۆش چ بە شێوازێک بۆی کە مەسەلەن بڵێ منیش توانای زانیاریم هەیە ئایا ئەمە لە ڕێگەی فەلەگناسی ئەستێرەناسی پێشبینیکردن و ئەمانە بۆی هەیە بزانرێت چی ڕوودەدا و دوو جۆرە پێشبینی هەیە زۆرەیان زانستی زۆرەشیان نازانستی زۆرە زانستێکی بۆ نمونە کەسێک ئەگە زۆر زیرەک بی توانای لێکدانەوەی زۆر بیتن بەپێی ئەو داهاتانێکەوە ڕۆژانە لە بەردەستیتی بۆ نمونە کەسێکی وەکو بێڵ گەیتس هەمووی کۆ دەکات و توانین تەوەقوعی داهاتوو بکاتن زۆرێکی تر هەیەکەوە زۆر نازانستێکە بۆ نمونە ئەستێرەناسی کە ئیسڵاح ئینگلیزیەکەی سودۆساینس کە لە ڕواڵەتی خارجیەوە ئەوە زۆر لە زانست دەچیتن بەڵام هیچ پەیوەندێکی بە زانستەوە نییە کەوا گوایە لە ڕێگەی جوولەی هەسارەکان یاخود ئەو ئەستێرانێکەوە ملیۆنان ساڵی تشتی لێمانەوە دوورن دەتوانن داهاتووی مرۆڤ یاخود داهاتووی زەوی پێشبینی بکەن ئەو شتە لە ڕووی زانستەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی کەواتە ئەمە وەکو با بڵین ئەو کەسانی کە ڕۆژانە بورجەکانی خۆیان دەخوێنەوە ئەگەر شتێکی باش و خۆش تێدا بێ دەڵێ وڵایی تەواوە دێتە دی ئەگەر شتێکی ناخۆش دەبێت دڵیشی پێ بێت تااقەتە بێ و دەڵێن ئایشاڵا ئەسڵ و ئەساسی نییە و درێ بانی ئەگەر لە حەزە بکەی دکتۆر هەست نەفسی ڕۆژ لە سەرچاوەیەکەوە لەوە سەرچاوەکە قسەکان دەگۆڕێ هەر ئەوە خودی دلیلی ئەوەیەکەوە هیچ ئەسڵ و ئەساسە چی نییە بەڵێ چارەسەری میلی کۆمەڵێک شتی تر بێگومان ئێمە با هەر باسی ینی باسی ناوخۆی ڕاستە ئێمە لای ئێمە خەڵکی خۆمان لە پێش هەموو کەسێکە بەڵام بە شێوکی گشتی لە ناو نەتەوە جیاوازەکاندا بیر و باوەڕ هەیە چارەسەری میلی هەیە ئەمە لەگەڵ چۆن
پەیوەندی دەکرێت بە ڤایرەسێکی ئاوهاوە چ کەسێک دەتوانێت بۆ نمونە باس لە قەشەیەک دەکرێت لە ڕێگەی دیتۆڵۆ چەند کەسێکی کوش باز لەوە دەکرێت کە میزی مانگا و گاو ئەوانە لە هیندستان ئەم شێوازە میلیانە تا چەند نتوانێت لە مصیبەتێکی گەوری وەکو کۆڕۆنا ڕۆڵی هەبێت. طبعا ئەو پێشکەوتنانی ئێستا هەیە هەر لە مۆبایلەوەکەوە ڕۆژانە بەکاردێن لەو تەلەڤیزیۆنێکەوە ئێستا بینەران تەماشامان دەکەن هەموو نەتیجەی زانستە بە هیچ شێوەیەک ئەو بیر و بۆچوونە میلیانە هیچ ئیسیفادەی لە بۆ بەشەریەت نەبووە و زانست بەو شێوە ئیش ناکە زانست لەسەر ئەساسی تاقیکردنەوە و نەتیجە ئیشە دەکات بۆ نمونە من نمونەیەک دەهێنمەوەکەوە نەخۆشی پۆلیۆیە یاخود ئیفلیجی منداڵ ئیفلیجی منداڵ پێشتر خەڵکانێکی زۆر تاکو ساڵانی پەنجایەکان دایانناڵان بە ئیفلیجی منداڵەوە تەنانەتێک لە سەرۆکەکانی ئەمریکای فرانکلین ڕۆزڤۆلت تاوەکو مرد لەسەر قاچی خۆی نەیتوانی بڕوا لەبەر ئەوەی بەو نەخۆشیەوە دایناڵان ئێستا ئێمە جی لە چینوێ پیا بووە هەر نازانن پۆلیۆ چشە ئەوە ئەنجامی بەکارهێنانی زانستە من دەمێ بزانم ئەنجامی بەکارهێنانی پزیشکی ملی چ بووە من لەو باوەڕەدام هەرچی پزیشکی ملی هەیە کۆی کەەوە ناتوانن فشاری خوێن یەک نەخۆش دابەزێنن. زۆر باشە ئەگەر بین لەبەر ئەوەی کە هەمان شێوە تۆ پسپۆڕێکەکەت لە بواری دەرمانسازیدایە ئەگەر بە شێوەیەکی کوردیش بە پێم بڵێ کێشەی نەدۆزینەوەی ڤاکسین و دەرمانیان چارەسەرکیان کە مەسەلەن تۆ ڤایرەسێک زیاتر ئێمە حەزمان لە ڕێگریکردنە پێش نەک چارەسەرکردن خۆ دەزانی و شارەزاتریشی کە ڤایرەس چارەسەرکردنی بە دەرمان کارێکی نەپێویستە و نە ئاسانیشە ڤاکسین بۆ زەحمەتە دەرمان بۆ زەحمەتە دەرمان دۆزینەوە لە ناحیە علیمەکەی ئەو داتانەی ئێستا هەیە هەتا لەو مەرحەلەی دەگاتە بازاڕکردن نزیکەی 10 ساڵی پێویستە ئەوش لەبەرەوەی بەسیە قۆناغ تێپەڕ دەبێت یەکەمین شت دۆزینەوەی دەرمانەکە لە تاقیگەکان کەوا کۆمەڵێک توێژەر لەسەر بابەتێک ئیش دەکەن تاکو دەگەنە شێوجێکی کیمیایی دیاریکراوە یاخۆ شێوجێکی بایۆلۆجی دیاریکرا کاتێکی زۆری دەوێت دواتر دەگاتە مەرحەلەی پێدرێن پریکلینیکال ترایلز لەسەر ئاژەڵ تەجروبەی دەکەن دوای ئەو ئەنجە لەسەر ڤۆلیۆنتیر لەسەر ئەو متەتەوەعەکان لەسەر بەشەر تێستی دەکەن جا دوای ئەوە ئەگەر بگاتە بازار ئەوش پرۆسەکی زۆر زۆر دوور درێژە دوای 10 ساڵ گەیشتە ئەنجامێکی دیاریکرا ئەنجە لە مؤسساتی عالەمی وەکو FDA 2 ساڵی تریشی دەوێت هەتا ئەپڕۆڤی دەکەن یعنی ئێستا مەوزوعی ڤاکسین یعنی بەو شێوە سەریعە بەڕای من بەو شێوە سەریعە نییە بە شەو ڕۆژێک و مانگە و دوو مانگە یعنی ئەوڕۆم لە حەزم کرد بۆریس جۆنسن گوتی ئێمە ڤاکسینمان دیتەوە وعدتان پێ دەدەینکەوە ساڵی داهاتوو لە بەهاری ساڵی داهاتوو بخینە بازارەوە بەڕای من ئەوەش هەر يعني زۆر پەلەی پێوە دیار بالضبط يعني باوەڕ ناکەم ئەو دەرمانە دەبی دوای ئەوەی کە زانراکەوە باشە و بالفعل بۆ چارەسەری ئەو نەخۆشیەیە ئایا کاریگەری لاوەکی چییە؟ شاید درێ سەرەتانی دروست ناکە بوون منە شێرپەنجەی دروست ناکە دەبی ئەوانە هەموو ئۆرگانێکی تر لە کار ناخە لە ماسوولەکانی دڵ نایە لە بورچیلەکان نادا مەوزوعی سەلامەتی و سەیفتی دەرمانەکە دەبی بە تەواوی دڵنیابی لێ ئەنجە دەرمانەکە بگاتە ئەو مەرحەلێکەوە لەسەر نەخۆشی ئاسایی بەکار بینە سەر بارێکی تر بارودۆخێکی ترکەوە باس بکەین کە بێگومان لەسەر قسەکانی تو بە ئەوە دەرەنجام بدەینە هاوڵاتیانیش کە تاکە ڕێگا تا ئێستا خۆ پارێزیە هیچ ڕێگایەکی تر بەدەستەوە نییە ژینگە ژینگە ئیسراحەتی کردو ئەم ماوەیە بەڕای تۆ لە هەموو جیهاندا ژینگە زۆر لە مەسلحەتی مرۆڤ ئیسراحەتی کردووە یعنی ئەو داتانەی سەیرم کرد ئەو داتانەوە ئەو وێنانێکەوە ناسا بڵاوی کردوتەوە دەری خستووەکەوە ڕێژەی سافی و بێگردی کەش و هەوا سەتاسی زیادی کردی لەو مانگەی کەوا ئەو عالیمێکەوە ئەو ڕیپۆرتانەی بڵاو کردەوە گوتی من بە درێژای 20 ساڵی کارکردن لە ناسا شتی وایە کەم جارە بە چاوی خۆم ببینن یعنی ئەو گەردیلانێکەوە پێشتر ئەوە هەوای زەویان پیس کردەوە بۆ نمونە دوانە ئۆکسیدی نایترۆجینە کەوا بەرپرسە لە هەوکردنی سیەکان یاخود دوانە ئۆکسیدی کاربۆنەکەوا کێشەمان زۆر لۆ دروست دەکاتن ئەوانە هەموو بە ڕێژەی زۆر خەیاڵی کەمبوونەتەوە بۆ نمونە دوانە ئۆکسیدی کاربۆن نزیکەی 130 کەم بووتەوە دەکاتە 400 میلیۆن تەن بارستە لە CO2 لە بەرگە هەوای زەوی کەم بۆتەوە و بێجگەلەوەی ئەو تەنۆلکانێکەوە یەکەکن لە هۆکارەکانی شێرپەنجە بۆ نمونە PM1 PM2 PM10 ئەوانە هەموو 122 کەم بووتەوە بە ڕێژەی 122 لەو چەند مانگەی ئەخیری بە بەراورد دوایە ئەم ڤایرەسە بە ناڕاستە و خۆ دوایی پاداشتەکەشمان باتەوە پاژۆی کە بە ڕۆیشت ینی تەندروستی خەڵکەکە گۆڕانکاری بەسەردابێ مەترسیەکان کەمتر بێتەوە بەڕای من دوای ئەو ڤایرۆسە زۆر شت دەگۆڕێتن زۆر شت دەگۆڕێتن سیستەمی سەحی دەبی مراجعە بکرێتەوە بەڕاستی لە هەموو وڵاتان بە تایبەتی ئەو وڵاتانێکەوە ڕەئسمالینە بۆ نمونە ئەمریکا
یاخود ئەوروپا دەبی پێشببینی حاڵەتی ئەوها بکەن و لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بۆ نمونە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە سین فینگەر پرنتی مۆبایلەکانی نەخۆشەکانی بەکاردەهێنا بۆ ئەوەی تراکینجیان لە بۆ بکە بزانانی بۆ کوێ دەڕۆن یاخود لە ڕووی تەندروستیەوە متابعیان بکات یاخود بابەتێکم خوێندەوە دوێنێ باسی ئەوەی دەکردکەوە استخباراتی ئیسرائیلی کەوا ئەو تراکینگ سیستەمانی بۆ بەدواداچین و تێرۆریستەکان بەکاردێنێ ئێستا خستی تێگەر بۆ ئەوەی بەدواداچوونی هاوڵاتیانی خۆی و نەخۆشەکانی پێ بکەن ئەم بە زۆر شتی دەگۆڕیتن بەڕێ یعنی بە شێوەیەکی گشتی پێشترێک کە دەیانگۆ دوای 11 سپتەمبەر لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنیەوە زۆرێک لە پرۆسیجەرەکان زۆرێک لە پشکنینەکان تەنانەت لە فڕۆکەخانەکانیش هەمووی گۆڕانکاری بەسەردا ئێستاش دوای کۆرۆنا وەکو ئەوەی کە یەکەم شت ئاماژەت پێکرد لە هەمیێمترێ بێ سیستمی تەندروستی هیوادارین کە بە وڵاتی خۆشمانەوە ئێمە چاوپێخشاندنەوەیکی پێدا بکەین ئەوەی هەمانە بنەڕەتەکانی بناغەکانی تونترکەین بە خۆتریکەین بزانین لە چ کاتێکە ئێمە کۆنتترۆڵی تەندروستی دەکەین پرسیارێک با بۆ شێوەیە گەر تۆزێک فەلسەفیش بێت چێ ئێستا بەڕای تۆ حکمی زەوی دەکا مرۆڤ مەبەستی من ئەوەیە چێ پاشایی جیهان مرۆڤ یان ڤایرەس و بەکتریاکان یان ژینگە بەڕای من لەو چەند ساڵی ڕابردوو لەو چەند سە ساڵی ڕابردوو مرۆڤ وەهمی لە وەهمە چی لە بۆ خۆی دروست کرد بکە ئەنەما ئەکو خواوەندیە کۆنتترۆلی هەموو شتێکی کردووە لێ زەوی کۆنتترۆلی هەموو زیندەوەرانی کردووە بەڵام ئێستامە بە چاوی خۆمان دەیبینین مرۆڤ لەو عەرشەی هاتە خوارێ جارێکی دیکەش ناگەڕێتەوە لەبەر ئەوەی شتێکی بچووکی وەکو ڤایرۆسی نەتوانی کۆنتترۆل بکە ئەی بەیانی ئەگەر نەیزەکێک هات بۆ نمونە خۆ هەر ڤایرۆس نییە کێشەی دیکەشمان هەیە بۆ نمونە 6 میلیۆن ساڵ پێش ئێستا داینەسۆرەکان بەو شێوەیە لەناوچوون کەوانەی زەکێکی زۆر گەورە بە نیو مەکسیکۆ کەوت بۆ چەند مانگ ڕووی زەوی هەتاوی بەرنەکەت و بۆ هۆی لە ناوچوونی داینەسۆرەکان فەو احتیمالانە هەمووی واردە ئەوە پێشتریش هەبوو بەڵام ئەو ئاستە زانستیەکەوە مرۆڤایەتی گەیشت بووە ئەو وەهمەی لە بۆ دروست کرد بوو یان ئێستا ئەمە گەیشتینە مەرحەلەی ئەو بڕە زانستەی کە هەیتمان لێرە لە بۆ 4 ساڵی داهاتوو دەبێتە 2 ئەوەندە بەڵام ئەمەوە وای کرد کەوا مرۆڤ ستۆپێک بکاتن دووبارە بیر بکاتەوە و ئەوەلیاتەکانی خۆی دووبارە ڕێخیتەوە بەپێی ئەو زانیاری و داتایانی کە تۆ کۆت کردوێتەوە مرۆڤایەتی ئەم قۆناغە تێدەپەڕێنێ بەڕێی من 100% تێدەپەڕێنێ لەبەر ئەوەی زۆر وازحە یعنی نسبەی مردن بەداخەوە کەوا بدای سین گوتی 100 دووە ئێران گوتی 100 چوارە دواتر حتى مایک پۆمپیۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی گوتی داتای غەڵەتی دانی سە لە خراپترین حاڵەتدا نزیکەی 100 لە ئیتالیا لەو فەرزنا ئینشاڵڵا وا نابی عیلاج زوو دەبیندرێتەوە ڤاکسین زوو دەبیندرێتەوە بەڵام لە خراپترین حالەتدا 100 دانیشتوانی زەوی ژیان لەدەستدا 100 توێکی دەمێنێتەوە ژیان هەر بەردەوام دەبێت زۆر باشە ئێمە کە بە بینەران و بە خۆشەویستانی خۆمان گوت کە ئەمڕۆ بەڕێز لێرە میوانی کۆڤید-19 دەبی لە سوۆسیال میدیا کۆمەڵێک پرسیار هاتوو یەک لەوانە ئازاد خورشید دەپرسێ لە دوای کۆتایی هاتنی کۆڕۆنا چۆن لە نێو کۆمەڵگادا هەڵسو کەوت بکەین دەگەڕێتەوە بە شەریعەت بۆ خۆی دەگەڕێتەوە دوای کۆڕۆنا احتیمالە ڤاکسین دروست بیتن یاخود ئەسڵن چونکە تا ئێستا دیار نییە ئەگەر کەسێک کۆڕۆنای گرت بەرگری بۆ دروست بێتن یان نا احتیمالە بەرگریمان بۆ دروست بێ وەک پەسیۆکی ئەفلەوەزایکی ئەتیادی کۆڕۆنای بگرین یاخود ڤاکسین دەدۆزرێتەوە بە تەئەکید فەرژیان دەگەڕێتەوە حاڵەتی نۆرمالی خۆی لە نێو کۆمەڵگا موبین دەڵێ من دەرمانێک بەکاردێنم بە ناوی کرایۆن شێرپەنجەشم هەیە ئایا بەردەوام بم پێویستە سەردانی پزیشکی خۆی بکەلی بپرسیت زۆر باشە فەهیم عیسا دەڵێ ئایا ڤایرۆسی کۆڕۆنا لە هەوا دەگوازرێتەوە ئەگەر وابزانم بەپێی ئەو زانیارانی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵای کردەوە ئێمە دەمانەوێت پێت بڵێین کە لە هەوادا تا ئێستا نەسەلمێنراوە لە مەسافەیەکی زۆرتر بەڵام وەکو ئەوی باس کراوە دەڵێ لە شوێنە داخراوەکان کاتێکی زیاتر دەمێتەوە ئەگەر تۆ کۆمنتێکە هەبێت لە بەڵێ کۆمنتەکەم ئەوەیە هەتا ئێستا لەبەر ئەو شتەکە تازە ڕیپۆرتەکان زۆر متەزاربە یعنی بەعزێک سەر چاوە دەڵێن 2 تا 3 سەعات لە شوێنی وشک دەمێنێتەوە بەعزێکیان دەڵێن 2 تا 3 ڕۆژ بەعزێکیان دەڵێ نزیکەی 27 ڕۆژ دەمێنێتەوە لۆ من داوا لە هاوڵاتیان دەکەم هەتا پێیان دەکرێت حەزەری خۆیان وەرگرن یعنی جۆرایڵی ڕێنمایەکانی WHO وەزارەتی اعتیماد نەکەنە سەر ئەوەی کە بڵێن ئەم ڤایرەسە چۆن هەڵسو کەوتەکەوت چێ بە ئەوان حسابی خراپترین بکەن بەدڵنیایەوە ئەوان دەستکاری هەر شتێک دەکەن لە مێشی خۆیان دانێک احتیمالە ئەو شتە پیس بووی بە کۆڕۆنا هیچ قسەیەکت مابێ لەسەر کۆڤید-19 وەڵام من هەر داوا لە خەڵک دەکەم پێویست بەش لە ژان ناکاتن لەبەرەوەی هیچ سوودێکی نییە جۆرایڵی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی WHO بن زۆر ڕۆژگار حەمید پزیشکی دەرمانساز
لەگەڵمان بووی لە کۆڤیدی 19 ئەم شەو زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش. دەچینە سلۆڤاکیا لەوێ سەرجەم ئەندامانی کابینەی نوێ لە سلۆڤاکیا بە ماسک و دەستکێشەوە لەبەردەم سەرۆکی وڵاتەکەیان سوێندی یاساییان خوارد. لە ڕێڕسمێکدا ئەندامانی کابینەی نوێی سلۆڤاکیا بە سەرۆکایەتی ئیگۆر ماتۆڤیچ لەبەردەم زۆزانە کاپۆتۆڤا سەرۆکی سلۆڤاکیا سوێندی یاساییان خوارد و دەست بەکار بوون. بەڵام هەریەک لە سەرۆکی وڵات و سەرۆک وەزیرانی نوێ و تەواوی ئەندامانی کابینەکە لە ترسی ڤایرەسی کۆڕۆنا یان جوانتر وایە بڵین لە بۆ خۆپارێزی لە ڤایرەسی کۆڕۆنا ماسک و دەستکێشیان بەکارهێنابوو. بێگومان ئەم ڤایرەسە لە قوربانیەکانی کەسانی پلەدار و بەرزی لە چەند وڵاتێک تێدا بوو بۆیە بە هەمان شێوەش کە ئەم لە ناو کۆمەلگاشە کە باوە دەڵێ ئەم ڤایرەسە جۆرێک لە یەکسانی لە سەرتاپای جیهاندا بە یەکسانی تووشی خەڵکەکان دەبوو بۆی وەکو بینیمان لە سلۆڤاکیا ئەو شێوازە سوێن خواردنە کە دڵنیام دەستە مێژووە و دەڵێن حکوومەتەکەمان لەو سەردەمەدا سوێندی خواردەوە. ئێستا دێین باسی شتێک دەکەین کە بریتە لە تایملاین واتە شێوازی سەرهەڵدانی لە ووهانی چینەوە. با بزانین ڤایرەسی کۆڕۆنای نوێ چۆن بوو کە دەستی پێکرد. بێگومان چۆن ئەم ژمارانە زیادی کرد شتەکان چۆن هات و دوایش چۆن سەرکەوتن بەسەریە. لە ڕۆژی سیویەکی 12 کۆتا ڕۆژی ساڵی 2019 لەوێ هەستیان کرد کە چەند کەسێک هاتوون بە چی بە هاوکردنی سیەکانیان سیەکانیان هەوی کردووە و تەواو ئەوە دەزانین ئەوە هاوکردنی سیەکانە و پزیشکێک کە پشکنینیان بۆ دەکات دەزانێت ئەمانە سیەکانی هەویان کردووە و پاشان ئەم حاڵەتە گۆڕا. بەچی گۆڕا؟ ئەمە خاڵی وەرچەرخان بوو لەبەرەوەی ژمارە ئەو خەڵکانیانە بینی خێرە لەم شارەیە یەکسەر بە شێوەیەک بەو ژمارەیە سیەکانیان هەو دەکا و تووشی کۆکەیەک و هەناسە تەنگیەگە بن هەستان لەو کەسانی کە ئەو حاڵەتیان هەیە وەریان گرت بڵین سامپڵیان لێوەرگرت نمونەیان لێوەرگرت لە لووتیان لە بۆری هەناسەیان دەرچوو ڤایرەسێکە کەوای لێ کردووە لەوێ بەڵا بێتەوەی زەنجی مەترسی لەم خاڵەوە دەستی پێکرد. پاشان ئەمە لە کەنجین ئەمە حوتی یەک ئەو شتە ڕوویدا حوتی یەکی 2020 لە نۆی یەکەم حاڵەتی گیان لە دەستدان ئیشەکە جددیە ڤایرەسێک هەیە خەڵکێکی زۆر سیەکانی هەوی کردووە یەکێکیش مرد. پاشتر لە 23 گەیشتە ئەو بڕیارەکە کە ئەوە خەڵک دەمرێ پێی ڤایرەسە و بڵاو بۆتەوە هەستان ئەو شارەیان یان بڵین ئەو ناوچەیە ئەو هەرێمی وهانەیان لەسەر خۆی داخست نەکەس دەتوانێت بێتە دەرەوە نەکەسیش ئەتوانێت بچێتە ناوە ئیشم هەیە دوکانم ڕاوەستاوە تیجارەتەکەم بازرگانیەکەم زەرەر دەکات نییەشتیوە ئەوە حاڵەتەکە بە هیچ شێوەیەک قبول ناکات چێ بۆی هەیە هاتو چۆ بکە تەنها تیمی پزیشکی دەڕوا پشکنینت بۆ دەکا ڤایرەسی کۆڕۆنات هەیە دەدبا نیتە لە ماڵەکەی خۆت دەرگات لەسەردا دەخا شێوازی خواردن و ئامادەکاریان بێگومان وڵاتێکی پیشەسازی گەوریە توانای هەیە ڕۆبۆتیش دروستکە بچێت لە ماڵان بگەڕێ خۆیان بەو شتەوە بە هیچ شێوەیەک سەرقاڵ نەکرد ئەو شارەیان لەسەر خۆی داخست یەک کەس لە دنیا نەیزانی لەوێت چی ڕوودەدا هەتاوەکو پاشان حاڵەتەکە بزانین چی لێ هات هەستان 24 مانگ وتیان کاکە ئێمە باشتر وایە شوێنێک دروستکەین لە بەرەوەی ژمارەکە لە دەست دەرچووە کە هەموو ئەو کەسانەی توش بوون تێیدیا ژیان ببەنە سەر بۆ نمونە هەمومان دەزانین بەپێی ئەو زانیاریانی کە هەیە دەڵێ ئەو حاڵەتانەی کە زۆربەی زۆریان بە شێوازێکی کەم بە نیشانەکانیان کەمە هەستان لەوێ ئەو نەخۆشخانە گەورەیان لە ماوەی 10 ڕۆژدا دروست کرد بڕیاریاندا بە 10 ڕۆژ ئەبێ نەخۆشخانەیەکی گەورە دروست کرێ بۆ ئەو کەسانە بێنە ناویەوە پاشان لەو نەخۆشخانەی ئەو کەسانی کە توش بوون کاری ڕۆژانەیان دەکردواتە سوۆشیال میدیا و کارەکانی ئەوانی بە ئیمێل دەکرا ئەنجامیان دەدا لە 13 2020 پاش ئەو
ڕێو شوێنانەی گرتیانە بەر لە 240 کەس جانی لەدەستدا بوو لە سیانزەی 240 کەس جانی لەدەستدا بوو کە لە یەک ڕۆژە مەبەست لە یەک ڕۆژە و ڤایرەسە جانی لەدەستدا. پاشان گۆڕانکاری زیاتر ڕوویدا کە گەیشتنە ئەو حاڵەتەی کە ڕۆژانە خەڵکیان لێ دەمرد دوایە دیقەتیاندا ئەم ڤایرەسە بە حکمی ئەو ڕێو شوێنانەی گرتویانەتە بەری بە حکمی ماندووبوونی کارمەندانی پزیشکیان هەبوو جانی لەدەستدا کارمەندی تەندروستی جانی لەدەستدا هێزە ناوخۆیەکان جانیان لەدەستدا لەبەرەوەی کە مامەڵەیان لەگەڵ خەڵکەکان دەکرد کاتێک لە دەی سێ ڕۆژێکی زۆر تایبەت بوو بۆ دەسەڵاتدارانی چین بۆ لەبەرەوەی ئەو نەخۆشخانەی کە باسمان کرد چەندین نەخۆشخانەی لەو بابەتەی کە دروست کران و کاتی دەرخان کرابوون بۆ نەخۆشی کۆڕۆنای نوێ بڕیاریاندا دایخن تەواو پێویستیان پێی نەما ئەو ژمارەیە نەما لەگەڵی ڕاهاتن بۆیە هەر لەو ڕۆژە لە دەی سێ سەرۆکی چین چوو سەردانی کردن سەردانەکەی چۆن بوو لەناو هۆڵێکەوە ڕاستەوخۆ لەگەڵ پزیشکەکان قسەی کرد بە شێوەی ڤیددیۆ نەچوە ناو نەخۆشخانەکەەوە بەڵام سەردانکردنی بۆ ووهان بۆ سەرۆکی وڵاتێکی وەکو چین بێگومان ئەبێ پێشتر زۆر شتی بۆ لێکدرابێتەوە ئەنج ئەو دەتوانێت سەردامکە و چووە ناو ووهانەوە بەمە بڵتوانیان بڵێن ئێمە لە ڕێگەی ڕێو شوێنەکانەوە بە هاوکاری تیمە تەندروستی و پزیشکەکان و هاوڵاتیانمان سەرکەوتین و توانیمان ووهان ئەو نەخۆشخانانە هەمووی داخین 11 شتێکی زۆر گەورەتر ڕوویدا کە ئێمەش ئێستا لە کوردستان هەمومان چاوەڕێی ئەو ڕۆژە ئەەکەین و سوپاس بۆخوا ئێمە بە هیچ شێوەیەک نەگەیشتونێتە ئەو حاڵەتەی چین چونکە ڕێکارەکان بە ڕێکوپێکی وەرگیراون هاوڵاتیانیش بە ڕێژەیەکی باش هەرچەندە ئەمڕۆ گلەیی هەبوو دوایە لە سەریشی قسە دەکەین دەستیان کردەوە لە چین لە 11 چوونەوە سەر شوێنەکارە سەرەکیەکان واتە ئەو شوێنانەی کە ئەوەی کە باسمان کرد بازرگانە خەریکە ئیفلاسەکە کۆمپانیەکانە خەریکە کێشە شوێنە سەرەکیەکان کرانەوە بەمەش هەنگاوێکی زۆر باش چوونە پێشەوە لە 21 سێ کە دەکا نەورۆز خۆمان تەمەشایان کرد 70,000 توش بوو لە چین چەندی چاک بۆتەوە 60,000 چاک بۆتەوە زیاتر لە 60,000 ئەو کەسانی کە توش بوون چاک بوونێتەوە بەڵام زیاتر لە 3,000 کەسیشیان لێمرد کە ئەگەر ئەم ژمارەیە ئێمە بەراورد بکەین بە ئیتالیا بە ئێران بە هەندێک لە وڵاتانەی کە کەس لە ئێمە باوەڕی نەدەکرد ئەوها زەلیل بمێنێ بەرامبەر ئەو ڤایرەسە کە بەشێکی زۆری لە کەسانی تەندروستکار و حتا ڕێکخراوی تەندروستی جیهانیش گلەیەکەی لە خۆیان کردو دەڵێ ئەوە لە بیدایەتەوە نەچوون یەکسەر ڕێو شوێنەکان بگرنە دەست قەدەخەکردنی هاتو چۆر ڕاوێنم فڕۆگەخانەکانتان داخن مەکتەبەکانتان داخن بۆیە حاڵەکە تەمای لێ هات چین بەم سیناریۆیە ئەوها سەرکەوتنی بەسەر ڤایرەسەکەدا ڕاگەیان با ئێمە بیر بکەینەوە لە ماوەی حوتی یەک کە ڤایرەسەکەیان دۆزیەوە هەتاوەکو دەی سێ ماوەیەک بوو ژمارەیەکی زۆریان لێمرد لە 3,000 کەسیان لێمرد بەڵام حسابی ئەوش بکە چین 1,400,000,000 کەسە یعنی پێویست بووە کە بە گیانێکی زۆر قارەمانانە ئەوان بەرەو ڕووی کۆڕۆناکە بوونەوە ئەوەیە کە ئێمە دەمانەوێت بە هەمان شێوە جێبەجێکەین و بە شێوازێکی زۆر ڕێک و پێک توانین کۆنتترۆڵی ڤایرەسەکە بین ئێستا دەچم با گفتوگۆیەکی تر لەگەڵ سوید بکەین لەوێەوە دکتۆر کەریم بەرزنجیمان لەگەڵایە ئەو پزیشکی پسپۆڕی کۆ ئەندامی هەناسی ئەو بێگومان پسپۆڕێتێکی لە بواری هەناویدا هەیە پاشان پسپۆڕێتێکی بەرزتری لە بواری هەناسەدانێتەوە دکتۆر بەرزنجی ئێوارە باش پێمان بڵێ ڤایرەسی کۆڕۆنای نوێ چۆن زیان بە سیەکانمان دەگەیەنێت پێشکی زۆر سپاس و نەورۆزی هەموو لایەک پیرۆز دەکەین لە تۆش پیرۆز زۆر سپاس ڤایرۆسی کۆڕۆنا بێگومان ئەوە زۆری لەسەر ئەو راپۆرتانەی کە هاتوونە لەسەر ئەو نەخۆشانەی کە تووشی ئەو نەخۆشیە بوونە کە پێی دەوترێت کۆڤید 19 زۆربەیان با بڵین بە شێوەیەکی زۆر دیار ئەوەی کە تووشیان بووە لە بۆڕیەکانی هەناسە لە لوتەوە بگرە هەتا دەگرێت ناو کونی لە هەوایە گچکەکانی سیەکانت ئەوە بە شێوەی تای بەرز کۆکە و ئینجا ئەگەر
تووشی سیەکان بوو ئەوە دەبێتە هۆی پنیمۆنیا واتە هەوکردنی سیەکان و کە هەوکردنی سیەکانیش بەو ڤایرۆسەوە تووشت بوو کونی لە هەوایەکان با بڵێن بە کوردی ئۆیر ساکس با بڵێن ئەوانە زیاتر دەگیرێن و ئۆکسجین کەم دەبێتەوە و ئەو پێویستمان بەوەیە کە بە شێوەیەکی لەو کاتێک کە تووشی ئەو گرفتە دەبین دەبێ بە هەناسەدانی ئامێری هەناسەدانی دەستکرد بتوانین کۆندامی هەناسە بگەشێنینەوە. دکتۆر جان وەکو بەڕێزیشت زۆر باشتر دەزانی کە ئەو کونی لە هەواییانەی لە ناو سیەکانماندایە بە ژمارەیەکی ئەوەندەن لەوانەیە بژاردنیان ئاسان دەبێت چۆن ئەم ڤایرۆسە لەو ماوە کورتەیە دەتوانێت ئەو بڵێن زیانە گەورەیە لە سیەکانمان بدا وەکو خۆش دەزانی هیچ شوێنێکی ترمان نییە هیچ دەرچەیەکی ترمان نییە بۆ وەرگرتنی ئۆکسجین تەنها سیەکانمان نەبێت. خۆی وەکو بەڕێستان لاوانێ بزانن ئەو ڤایرۆسە کە دەچێتە ناو خانەکانی لەشەوە توانای زۆربوونی یەکجار زۆرە یعنی با بڵێن بە شێوەیەکی زۆر زوو تەشەنە دەکات و بە شێوەیەکی زۆر زوو هەموو زۆربەی خانەکانی دەوروبەریشی دەگرێتەوە و دەبێتە هۆی ئەوەی کە ئەو تۆکسینەی ئەو ژەهرەی کە دەردەدرێتن لەوێەوە تووشی ئەستوربوونی دیوارەکانی ئەو بۆڕی لە هەوایەکان و کونی لە هەوایەکان دەکات و ئەوەیەکی چڕ با بڵێن سکریشن ئەوەی چڕ دەردەدرێت و دەگیرێت ئەو کونیلانە لەبەرەوە توانای زۆربوون و توانای هەوکردنەکەی بە شێوەیەکی زۆر زوو و زۆر ڕێژەکەی یەکجار زۆرە. بەڵێ کۆکە لەگەڵ کۆڕۆنای نوێ چەند بەشی نیشانەکان پێک دەهێنێ کەسێک ئەگەر کۆکەی هەبێ یەکسەر بترسێ؟ بەڵێ ئەو کەیسانەی و حاڵەتانەی کە تا ئێستا با بڵێن ڕێترۆئاکتیڤ ستەدی کە دیراسەیان لەسەر کراوە و راپۆرتانەی کە هاتوونە زیاتر ئەوانەی کە ئەو نەخۆشییان هەیە تا 70% زیاتر کۆکەیان هەبووە کۆخەی وشک بەڵام ئەوەی نیشانەی سەرەکیان تا 90% تایەکی بەرز و لەگەڵ کۆخە. ئەی تەنگە نەفەسی چەندی لەم بابەتە پێکێنەوە؟ تەنگە نەفەسی لە زۆربەی بە حاڵەتی ئەوەی کە نەخۆشانش کە زۆربیان چاک بوونەتەوە 15 تا 20% پێکەیناوە کە تووشی هەوکردنی سیەکان بوون. هەموو ئەوانەی کە هاوکردنیان نەبووە بڵین بەو شێوەیە تەنگە نەفەسیان نەبووە. باشە ئەی بە پێی ئۆرگانەکانی تری لەش وەکو ئەو زانیاریانی کە لای بەڕێزت هەبێ زەرەری لە چ ئۆرگانێکی ترداوە تا ئێستا ئەم ڤایرۆسە؟ بەڵێ لا ئۆرگانەکانی ببوورە دەمیست ئەوت پێ بڵم هەندێک لە نەخۆشیش تەنانەت نیشانەی ئەوەی هەوکردنیشیان نەبووە بەڵام کاتێک کە ئەشعیان بۆ گیراوە با بڵێن وێنەی تیشکیان بۆ گیراوە لە وێنەکەدا گۆڕانی ئەو پنیمۆنیایان لێتە بە دەرکەوتووە بەڵام ئەوانە زۆر بە توندیش ئەوە نەبوونە لەبەرەوە ئەو نەخۆشانش هەندێکیان کە با بڵێن کۆمپلیکیشن لەیاندا ڕووی داوە ئەو ماکەکانی کە دیکەی کە ڕوو دەدا هەندێکیان تووشی سەپسیس بوونەوە تە ژەهراوی خوێن بەهۆی ئەوەوە ئۆرگانەکان زۆربەی ئۆرگانەکان زیانیان پێدەگات و لە کار دەکەون. کەواتە ئەمە توانای هەیە بڵێ و لە هەندێک نەخۆشدا هەندێکیان تووشی جەڵتەی دڵ بوونە هەندێکیان مایۆکاردیال ئینفارکشن هەندێکیان تووشی جەڵتەی سینگ بوونە لەنگ ئینفارکشن ئەوەی زۆرتر کە زۆر بە دژواریشیان ئەو بۆ ئەو مەسلەی سێپتیسیمیا کە تووشی ژاراوی خوێن دەبن و ئۆرگانەکانیان لە کار دەکەوێت ئەوە حاڵەتێکی زۆر دژوارە لە هەڵدۆ نەخۆشانێک کە جانیان لەدەستداوە. باسی ئەو نیشانە تیشکیانت کرد کە بە شێوەی لە ڕێگای سیتیسکانەوە یان لە ڕێگای تیشکی ئاساییەوە گیراوە ئەو نەخۆشانەی چاک بوونەتەوە ئەم نیشانانە لە تیشکەکان ماوەتەوە؟ ئەو گۆڕان کاریانەی کە لەو نەخۆشانە
با بڵێن دیار کراوە زۆر گۆڕانکاریەکانیان زۆر کەمە ینی زۆر سووکە ئەمە دوای بە نۆرمەلی ینی لە شێوێکی ئاسایی دوای 6 هەفتە جارێککە تیشتیان بۆ دەکەینەوە 4 تا 6 هەفتە ئەوە بزر دەبێت نامێنێت بەڵێ ئەگەر بین باس لە ئەو کەسانە بکەین کە نیشانەکانیان کەمە یان نیشانەیەکی ئەو تویان نییە و پێشی نازانن کە توش بوون لەو ماوەیەدا دەبنە مایەی بڵاوبوونەوەی زیاتر و زیان گەیاندن بەو کەسانەی تر بەڵێ ئەوانەی کە ڤایرۆسەکەیان خۆیان نیشانەکانی لێ بەدەر نییە بڵێ ئەوانی پلانەیە دەوروبەری خۆیان توش بکەن لە ڕێگەی پژمین و لە ڕێگەی کۆکە و پژمینەوە زیاتر کە ڕۆپلێت ئەو کۆپە ئەوانی کە پشکەکان دەوێتە ئەوەی پێستی بەرەکەی یان دلوبەرجی یان شتێکی دیکە کە ئەوەی لە تەنیشتەوەیەتی لاان لە دەوروبەرەتی دەستی لێدا و دوای دەست لە دەموساوی لەدا بەڵێ بەڵێ دکتۆر کەریم بەرزنجی زۆر سپاس بۆ زانیاریەکانە بەس ئەگەر لە کۆتاییدا پەیامێکت هەبێ بۆ هاوڵاتیانی خۆمان کە ئێمە چی بکەین بۆی سیەکانمان لەم نەخۆشیە بپارێزین نەبینە سەرچاوەیەک بۆ ئەوی کە کەسانی دەوروبەرمان توش بکەین بەڵێ ئەمن بەڕاستی پێش هەموو شتێک نەورۆزی هەموو لایەک پیرۆز دەکەم و ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان دایان ناوە و ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە تێبەر بەڕاستی جێگەی دەستخۆشیە دەبێ هەموو لایەک هەست بە بەرپرسیارەتی بکە هەر کەس خۆی بەرپرسیارەتی ئەو حاڵ و ئەو قۆناغا هەڵبگرێ بۆ ئەوەی گیانی خۆی و خێزانی و ماڵ و منداڵی و ئینجا هاونیشتیمانیانی دیکە بپارێزێت و هەموو لە هەمووی باشتر یعنی ڕێکاری هەرە دروست ئەوەیە کە لە ماڵەوە بمێنیەوە کە بەریەکەوتن کەم بکەیتەوە و ئەو کەسانەی کە نیشانەکانیان لێ دەرکەوتووە وەکو کۆخە وەکو تا وەکو هەناسە تەنجی ئەوانە ئەو پەیوەندی بە و لایەنی تەندروستی و تیمە تەندروستیەکانیان هێڵی گەرمی تەلیفۆن کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکاندا دەبیندرێ 122 بە زووترین کات پەیوەندی بکەن و خۆیان جیاکەنەوە لە دەوروبەر و لە خێزان و ئەوی خۆیان دکتۆر کەریم بەرزنجی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە زۆر سپاس کە لە سویدۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆیش دیارە باس لەوە دەکرێت کە هەندێک جار شتەکان شتومەکەکان بە ڕێگەی دلیڤەری دەگوازرێتەوە لە ڕێستورانت و لە بڵین چێشتخانەکانەوە لە دوای بڕیارەکانی حکوومەتیش چەند گۆڕانکاریەک لەم بابەتەشتا هاتوون با پێکەوە تەماشا بکەین بزانین ئەم بارودۆخە چۆن دەگوزارێت. مەڵە خواردن هەیە بە سەفەری و دیلیڤەری. دوو هەمبەرگری گۆشت بەڵێ، دوو سازی گۆشت بەڵێ، خەڵک داوا دەکاتن ئەمەش گوێڕایلی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانین کە دەبی بە شێوەی سەفەری و دیلیڤەری بی خەڵک داوای خواردن دەکاتن. خۆشبەختانە بۆیە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکەوتی ئەم ڤایرۆسی کۆڕۆنا زۆر کەمە و حاڵەتەکانیش زۆر دەگمەنن لەبەرەوەی ئێمە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکەین.
ئێمە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ئاسایشی هەرێمی کوردستان جێبەجێ دەکەن هەم لە خواردن بردون و هەم لەبەر دەرگای ماڵەکە کابرا بە دەستبەند و پارە لە کابرا وەدەگرنی هەر بە دەستبەند و خواردنەکەی دەدەینێ. بێگومان ئەو خۆشەویستانەی کە ڕێستورانتەکان بەڕێوە دەبن و ئەم خزمەتەی هاوڵاتیان دەکەن و هەتەنانەت ئەو کەسانەی کە ئەرکەکە دەکێشن بە ماتۆڕەکانیان دەیانگەن نەماڵەوە ئەوەن دەبزانن بەرپرسیارەتێکی زۆر گەورەتان لەسرە لەبەرەوەی گواستنەوەی ئەو ڤایرەسە خوانە خواستە بەدەستانەوە بۆ ئەو ماڵی کە دەیبن ینی کارەساتی لێ دەکەوێتەوە زۆر مەمنون دەبین ئاگاتان لە کارەکان تامێ ئیشێکی زۆر پیرۆزە دەیکەن بەڵام لە هەمان کاتە بەرپرسیارەتێکی تریشە ئەم بەرپرسیارەتێ بەرامبەر کۆڕۆنا لە سەرجەم شار و پارچەکانی کوردستان بەشەکانی کوردستان هەستی پێکراوە بۆ نمونە ئەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستان بە نمونە بێنینەوە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیان هەریەکە و لە لای خۆیەوە هەوڵ بۆ خۆپارێزی دەدات و هەندێک کەسیش دەیانەوێت بە کاری خۆبەخشی ڕێگری لە زیاتر بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا بگرن فەردین گەنجێکی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە شەوانە دوای ئەوەی کە کارەکانی خۆی تەواوەکە بە شێوەیەکی خۆبەخش دەچێتە شوێنە گشتی و هەستیارەکانی شاری زەردەشت بۆ ئەوەی لەوێ ڕێگری ئەگەر بە تۆزێکیش بێ لەم ڤایرۆسە بکات. بیستومانە کە دەردێکی زۆر گرانە و دەرمانی بە زەحمەتە واگیرداریشە هەر بەو بۆنێ ئێمە لە ڕۆژی پێنجشەمبەوە تقریباً 4-5 شەوە دەستمان پێ کردووە بە مڕەتەبی شەوانە تەواوی نێوشار ئەوەی لە حەد و توانای خۆمدا بێ کردومە و لەوەی بەدواوەتە نەخۆشیەکەش دەبڕێتەوە تا کڕۆنا تەواو لە بین دەچی هەموو شێوێ هەموو ڕۆژە ئامادەین لە حەدی توانای خۆماندا جێگای کارتخانەکان و ئابێربانکەکان قفڵی دوکانەکان سوپەرمارکێتەکان پاساژەکان ئارایشگەرەکان هەموو دوکانەکان دەڕشێنین و یەک داواکاریم لێ وەکو یەک براچووکە و هاوشاری خۆتان داواکاریم لە موتانە هەمومان لە حەدی خۆماندا کوچە و کۆڵان و شەقامەکانی خۆمان دەوروبەری خۆمان بڕشێنین و زیاد عفونیکەین بتوانین یەک دانە میکرۆب کوژین یا باعیز بێ ئەو نەخۆشیە نیەتە شاری ما کارێکی زۆر گەورەمان کردووە و مطمئین بن ئیشاءالله خوای گەورە جەزای بەخێر هەموو لایەکتان دەداتەوە. هەموو نەتەوەیەک هەموو گەلێک لە هزری خۆیان چەندین پیرۆزی هەیە دەشزانین لە کوردستان گەلی کورد نەورۆز لە لای زۆر پیرۆزە دەزانم ئەمڕۆ زۆربەتان تینووی ئەوە بوون بڕۆنە دەشت و دەر بەداخۆ هەندێک کەس ڕۆیشتن و دواییش بینیمان کە بە زۆر گەڕێنرانەوە ئەم چوونەی ئەم ساڵمان تەجیل کرد خستمانە ساڵێکی تر دەزانن بۆ چونکە ئەگەر هاتو ئێمە هەمومان بڕۆشتینەیە وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد لەوانەیە کەسانێکمان لە دەست بدابایە واتە هەر نەورۆزێک بۆ ئێمە دەبووەوە یادێکی ناخۆش لە هزرماندا دەچەسبی و لە پیرۆزی نەورۆزیشی کەم دەکردەوە بۆیە تکا دەکەین با نەورۆزی ئەم ساڵ نەچوونە دەرەوەمان کەینە دیاری بۆ سەلامەتی گیانی کۆمەڵگاکەمان بۆ هەرێمەکەمان لە ماڵەکانتان بمێننەوە دەستەکانتان پاک بشۆن بە بەردەوامی و تێکەڵاوی کەسیشنەوە هەموو لایەکتان هەر تەندروست.